بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی ستەمکاری لە دەسەڵاتی سیاسیدا بەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لە بەشی پێشووی بەرنمەکەماندا قسەمان لەسەر چەمکی ستەمکاری و بەشێک لەو ستەمکاریانەی لە ناو مێژوودا بەرهەم هاتووە کرد و هەروەها باسی هەندێک جیاوازی تێگەیشتمان کرد لە ستەمکاری و دیدگا بۆ ستەم و شێوازەکانی بەرهەمی ستەمکاری. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنمەکەماندا قسە لەسەر ستەمکاری خۆماڵی بکەین. ئایا بۆ خۆی لە باشووری کوردستان دەسەڵاتی سیاسی ستەمکاری بەرهەمهێناوە؟ ئەرستۆ بۆ خۆی دەڵێت ستەمکاری پەیوەستە بە دەوڵەتەوە، بەڵام کورد تا ئێستا دەوڵەتی نییە، بەڵام ئەزمونێکی خۆڕێبەری ناوچەیی هەیە. ئایا ئەمە بۆ خۆی ئەچێتە ژێڕەکێفی ستەمکاریەوە؟ ئایا هێزێک بۆ خۆی قوربانی دەستی ستەم بێت دواتر ئەتوانێت ستەمکاری بەرهەم بێنێتەوە؟ ستەمکاری کوردی چ مۆدێلێکە لە ستەمکاری لە ناو میتۆدی سیاسیدا؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەشی دووەمی بەرنمەکەمان بە میوانداری بەڕێزان کاک بەکر حەماستێق نووسەر مامۆستا کامەران بابەنزادە توێژەر لە مێژووی سیاسی دووبارە بە خێراتنەوەتانەکەم بۆ بەشی دووەمی بەرنمەکەمان. کاک بەکر هەروەک لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد بۆ خۆی ستەمکاری لە بەشی یەکەمە لە ناو مێژووە کۆمەڵە جەدەل و مناقەشاتمان کرد لەسەر ستەمکاری بە تایبەتی لە ناو تاریخی ئیسلامی و چی بۆتە هۆکاری ئەوە کە ستەم بەرهەم بێنەوە. بەڕێزت لە بەشی یەکەمە باست لەوە کرد کە ئینسان بۆ خۆی کۆمەڵی حەز و تموحیە لەگەڵ مناڵیە گەورە ئەبێ، ئەم حەزانە هەتا گەورە بێ لەگەڵ تەمەنیا بۆ خۆی دوجار بەرژەوەندی کۆکاتەوە ئەکوێتە چنینەوەی دەستکەوتەکانی. ئەمەش پارێزگاریکردنی پێویستەوە، پارێزگاریکردنیش زۆر جار ستەمکاری و ئیستیبداد بەرهەمێنەوە، چەسانەوەی بەرامبەر بەرهەم دێنێ. لە ئێستا ئێمە ئەگەر باسیگەین ئەم مۆدێلە ئەم تایپە ئەم شێوازە لە ستەمکاری ئایا بۆ نێو دەسەڵاتی سیاسی کوردی و بۆ کوردستان ئەمە جائیزەوە مەشروعە ئێمە بیڵێن یاخود هەر قسەکەی ئەرستۆیەر وەک لە پێشەکەکە وتم ستەمکاری پەیوەستە بە خودی دەوڵەتەوە، ئەو دەوڵەتەی کە کۆڵەکەکانی دەوڵەتداریتە هەیە و بەرجەستەیە. بسم الله الرحمن الرحيم. من للراسية ناتوانم هیچ تعلیقێک لەسەر قسەکەی ئەرستۆ بڵێم کە باسی دەوڵەتی کردو لەوانەیە ئەومە بەسی پێی سڵتە بوو بێ بەسی پێی دەسەڵات بوو بێ، چونکە مەفهومی دەوڵەت بەو مانە فۆرمەی کە ئێستاکە هەیە بەو شێوازە لەوانەیە وارد نەبوو بێ کاتی خۆی بەو شێوازێک کە ئێستاکەی مؤسساتی هەیە و سەرۆکی هەیە و وەزارەتی هەیە و چی هەیە ئەو شتانەی هەیە. بەڵام ئەگەر وێنەکە وا لێ بکەین کە باسی دەسەڵات بێ، دەسەڵاتی کوردی لە بنەڕەتە کە گەورە بووە لە هەناوی کۆمەڵێک مەشاکیل و گەورە بووە. ئەو مشاکلانە ئەتوانم بڵم پەیوەندی بە کۆمەڵێک ململانێ و سەراحەتی خوێناوی خراپەوە بووە. لەلایەکەوە دەسەڵاتی کوردی بڕێنحەرەکەی کوردی سەراحێکی خوێناوی و ململانێکی خوێناوی لەگەڵ سوڵتەیە هەبووە، سوڵتەی مرکزی عێراق هەبووە. لەلایەکی دیکەشەوە حرەکەی کوردی خۆی بۆ خۆی لەناو سەراحێکی خوێناویە ژیاوە کە ئەو سەراحەوەی لێکرد و دووباڵی گەورەی پڕ لە قین و داخ بەرامبەر بە یەکتری گەورە ببن لەناو هەوێنی سەراحێکی ئەوە هەیە زەحمەتە تۆ بتوانی باز لە سەقامگیربوونی فکر، سەقامگیربوونی سیاسەت، سەقامگیربوونی ڕۆژی سیاسی ڕۆژی کۆمەڵایەتی پێمە ئاسان نیە. بۆیە وا دەزانم ئێمە بەشێکی لەو مێژووی درێژکراوی کە لە دوای 63 درێژەکەتەوە بۆ ئێمە کە بۆ ئێمە ئەو سەراحەتانەی کە تایەتی ئەو خوێنەی کە ڕژاوە، ئەو براکوژەی کە ڕوویاوە، ئەو ململانەی کە ڕوویاوە، ئەم خاینەوە بوویت و تۆ جاشێک بوویت و ئەمانە هاتۆتە سەرەوە. ئێستاش کە دەسەڵاتی کوردی دروست بووە لە هەرێمی کوردستان، ئەو دەسەڵاتەش هەتا ئێستاکەش ئاسەواری ئەو کاک بەکر مەبەستەوەی لەناو مێژووی سیاسی کووردا بۆ خۆی کەلتورەکە کەلتورێکی ئیستیبدادی بەرهەمهێناوە کە تۆ درێژەکەی ئەمە خاز نیە بە میلەتی کورد، لە هەموو دنیایە لەناو میلەتی دەوڵەتی بێ و تەجاوز یەقرن قۆناغێکی قۆناغێکی ناسەقامگیر تێپەڕێنە پێویستی بەکاتە. یەکەم پێویستی بە دووەم پێویستی بە دروستبوونی دامەزراوەیە، پێویستی بە دروستبوونی ڕۆژێکی سیاسی و ڕۆژێکی قانونی و ڕۆژێکی بەڵێن ئابووری ڕۆژێک کە تایە بوژانەوەی دروست ببوویتەوە ئەو قۆناغە تێپەڕێنی. تێپەڕاندنی ئەو قۆناغە لە ناو میلەتی ئێمە ڕووی نەیەوە. ئەوەی کە ڕوویاوە ئێستاکە کە ئەم هەرێمی کوردستان لەنەوەی دروست بووە ئەتوان بڵم لە 2003 هەرێمی کوردستانەوە کرد لە هەرێمەکە چێ پێشتیش هەر ناوسەراحات و ناوسەراحەتی خوێنەوەوانە بووە. بۆیە ناڵم بازەوە ناکەم کە چێتاوانبار و چێتاوانبار لێ، بەڵام بارودۆخی دەسەڵات لە هەرێمی کوردستان بارودۆخی چی خوێناوی و ململانەیە ناو ململانە و سەراحە مەسائلەکانی ئەیدۆلۆژیا، مەسائلێکی باوەڕخوازی، مەسائلەکانی دەسەڵاتی حیزبی و خۆفرزکردن و کۆکردنەوەی پارە دەوروبینێ، مەسائلەکانی پێویست بە بەڕەوەندی گەشتی و پێویست بە علاقاتی گەشتی پێویست بەوەی کەوا توانی هەنگاو بەرەو دروستبوون دەوڵەت و سوڵتەیەکی محکەم دروستکەی کە سەقامگیری سیاسی بە خەڵکێنێتەکایەوە ئەو شتە لە هەرێمی کوردستان ڕووی نایەوە. ئێستا کە ئەوەی هەیە بە هەمان نەخۆشیەکانە وەکو دوومەڵێکی زۆر کاریگەر کە ناو ناخی جستەی زانی کوردەکە و ئێستاکە ئەو سەراحەتانە هەیە، ئەو سەراحەت نایە لە ئەوە هەیە بە ئاراستەیەک کابڕە کە تۆ
لو كيتو كم سيستم سياسي كي كوتاي بيه سيستم سياسي كيلا قناغي من البلاني دو حزب الصلاة كي بلا قناغ من البلاني دو هزي كورا وكا هندي شاركة قلنا صراحة في مشتكانا في بس مشتكي سورو هم خدي سورو ممكن وزيك أنا أما يعني أمنيتك إنسان هاو تبي خلاص فهم تعمل حزام برايمن ملتي إيما شتاك كاني وشحزب كاني شاودوا هذا قبري كسلها هذين كرسان صار دام حكومة اللي هنا ولا تاريخ عاشي أو تاريخ درش كراوي أو هيك ساعته بس مهرة وأنا استعجل. بالله سپاس مامۆستا کامەران تۆ هەروکو مامۆسای مێژوو شەوەی کاک بەکر باسی کرد زیاتر لە 63 ئەو سیراع و ململانەیە کە دروسە بێ و ئینشقاقە دروسە بێ بەر لە بڵێن 6 ساڵ بەردە ئێستا یعنی بەشێکی زۆری ئیستیبدادی و ستەمکاری و ئەو مۆدێلەی ئێستا پەیڕەوەکرێ لە باشووری کوردستان بردەوە بۆ قوڵای و جزورەکەی بردەوە بۆ ئەو قۆناغە ئایا بۆ خۆی ململانێ و بەریەکەوتن و پێکەوە هەڵنەکردنی هێزەکان و ڕەتکردنەوەی یەکتر و شەڕی جوگرافیا و ئەمانە بۆ خۆی ئەمانە ئەبن بە ماچینەی بەرهەمهێنانەوەی ستەمکاری و ئیستیبداد تو دەکرێت ئەگەر پرسیارەکەت لەبیر نەچێتەوە هەر لە بۆعدە مێژوویەکەیەوە بەشێک تەرخان کەم بۆ ئەم حالەتە ئیستیبدادی کە لە مێژووی ئێمەدا هەیە مێژووی ئومەرا و مێژووی میرەکانی ئێمە مێژووی بەرپرسیارەتی ئەحزابی سیاسی ئێمە نمونەی زۆر خراپی ئیستیبدادی تێدایە دوو میری دەوڵەتی حەسنەوی کوڕوباب پێکەوە لەسەر ئیستیبداد لە دوو نفوسە لایەنگرەکان یەکتریان دەکوشت من ناسرەدین دەولەی مەڕوانی ئیبن کەثیر و ئیبن ئەثیر و مێژونوس شەرەفنامە دەڵێن 364 جاریەی هەبوو لە قەڵارێک و لە غورفەیەکی دانابوون ساڵانە بۆی دووبارە نەبێتەوە ئەگەر کەسێک ئاوا مامەڵە لەگەڵ مرۆڤ بکە بە تەکید مرۆڤێکی زۆر ستەمکاری لێ دەردەچێت دڵێکی زۆر ڕقی لێ دەردەچێت هەتا ئێوارە تۆ مەدحی بکە بەوەی کە جێیشێکی بەهێزی هەبوو دوژمنی ترساندووە و هەموو ئیمارەتەکەی تەوحید کردو بەڵام لەسەر ئیستیبداد تەوحیدی کردووە گەداری ئەوە بن میری کوردیمان هەیە خەزنەدارەکەی کە مەیلی لەگەڵ میرە منافیسەکەی هەیە کە مامی خۆیەتی بە زندوی بەدارەیەوەی کردو تاوەکو وای لێ هاتۆ قەلوداڵ گۆشتەکەی خواردووە میری ترمان هەیە لە تاریخە چاوی برایەکەی دەرەناوە کە چۆ بە پشتیوانیکردنی والی نەبادا تا دەگەڕێتەوە من انقلابی بەزەردا بکە کەلتوری ئەمە کەلتورێکی زۆر زاڵمانەیە دەوڵەت عوسمانی زوڵمێکی زۆر گەورەی لە شێخ سەعیدی بابی شێخ مەحموودی کرد لەسەر ستەمکاری و حرەکەتێکی میلی شێخ مەحموودی هێنایەوە بۆ ئەوەی کە قەوارەی ئینگلیسەکانی احترافیان پێکرد بەڵام بۆ دوایان دەبینن بەشێکی زۆر لە منەویرەکان مستەفا پاشایە مڵشی و ڕەفیق حلمی و ئەمانە دادوبێدادیان بۆ لەسەر مۆزوعی ستەمکاری مامەڵەی بەرامبەر بە منەویرەکان بەڵام هەر ئەو منەویرانە تۆ تێبینیت کردبێ هەر ئەو ڕەفیق حلمیە کاتێکە دەبێتە سەرۆکی حیزبی هیوا عزایەکانی تری سەرکردایەتی معاناتیانە بەدەست ستایلی ستالینیەتی ستەمکاریەتی ڕەفیق حلمی بەسەر گروپەکەی خۆی وەکە خوێندومانە کەواتە ئێمە هەر بەعام یعنی سروشتێکمانەیە ستەمکاری وەکوی بن خەلدون دەڵێ بۆتە بەشێک لە مەقەویماتیمانەوە خۆی ئەوە عەسەبیەتی کە بن خەلدون باسی لێوە دەکا بەوەی کە دەبێ سوڵتان قەوی بێ دین تەوزیف بکا بۆ سوڵتان ئابووری تەوزیف بکا بۆ سوڵتان دوجار ئەو هێزێک بتوانێت ثغور و سنوورەکان پارێزێ بەرامبەر بە دوژمن ئەمە یەکێکە لە نقطەی قووە کەواتە لە ڕابردوودا لە تاریخی ئێمەدا دەبێت لەوە بکەینەوە ستەمکاری بەشێک بووە لە پێداویستیمانەوە بەشێک بووە لە پێداویستیمانەوە و بەشێکشی ئەوەیە کە ڕەعیە و خەڵک ئەم حالەتەی قبول بووە کە ئەم حالەتەی قبول بووی کە ستەمی لێ بکرێ بەڵام دەسەڵاتێکی بەهێز بتوانێت بیپارێزێت کەم یەکێک بۆ لە هەڵە مێژوویەکانی ژیانی ئێمە بۆ ئێستا ئێمە دەبینین لە 2091ەوە بۆ عێراق و بارودۆخی هەرێمی کوردستان دەبینین هەندێک کەس دەبینن خۆزگە بۆ گەڕانەوەی سەدام حوسێن دەخوازێ بۆ چکە لە ناخی تاچی ئێمەشدا زۆرێک لە حەنان هەیە بۆ ستەمکارێک کە بتپارێزێ زوڵمن لێ بکا بەڵام بتپارێزێ نایگۆڕینەوە بە زۆرێک لە فەوزات تاوەکو کۆمەلگا ئیستیقرار دەکات لەسەر سیستەمێکی دێموکراتی و پێکەوە ژیان کەواتە هەمیشە مرۆڤەکانی ئێمە حەز بە پێکەوە ناتوانن پێکەوە بژین چاویان لەوەیە کەسێکی ستەمکار بێ جیاوازیەکانیان بە زەبری هێز بۆ یەخاتەوە بەڵام بۆ خۆیان ناتوانن پێکەوە گفتوگۆ بکەن و لێک تێبگەن و پێکەوە بژێن ئەمە موسیبەتی ئێمەیە واتە کورد بەگشتی لە ناخەوە ئێستا وایە دەبێت لە ڕابردوودا ئەم حالەتە کامەران هەرچەند ئێمە لەم بەشە زیاتر چۆنەڵێ تیشکە خەینە سەر کورد و مۆدێلی دەسەڵاتی کوردی لە ستەمکاری و بەرهەمێنانی ئیستیبدادا بەڵام بە بڕوای تۆ باسی ئیبن خەلدونت کرد لە ڕووی سایکۆلۆژیشەوە بۆ خۆی هەروە کاک بەکر پرسیارەکەشم لەو کرد و لە بەشی پێشوش ئاماژەی پێەیە بۆ خۆی یعنی لە ناخی ئینسانە شتێک نییە دێوەزمەیەک نییە یعنی تموحێکیە کۆمەڵە تموحی هەیە سەرکێشە ئەم سەرکێشیە کۆنتترۆل ناکرێت کە کاتێ سوڵتە یا دەسەڵات یا ئەچێتە شوێنێکەوە پارەی بەدەسەوە یا چەکی بەدەسەوەیە بۆ خۆی چۆنی بێت لە ڕێگەی ئەوانەوە شەرعەتی پیا و بەکارێنێت و کۆمەڵگای پێ سەرکوتەکە
خۆی ئیستبدادی کۆن ئەگەر تێبیرن کرد بێ ئیستبدادێک بوو لە ڕێی هێزەوە لە ڕووی نفوزی بە شەریەوە بوو بەڵام ئیستبدادی ئێستا لە ڕووی نفوزی ڕاگەیاندنەوەی لە ڕووی نفوزی ئابوووریەوەی لە ڕووی کۆمەڵێک نفوزەوەی تاوەکۆ ئیستبدادە بەهێز دەکات بەڵام ئاگداری ئەوە بینیانی ئێمە تەنها تاوانەکە نەخینە سەر ئیستبداد و با بڵێن بەرپرس و سوڵتانی ستەمکار کۆمەڵگای ئێمەش ئەگەر تێبینیت کرد بێ وشیارەکەی هێندە نییە بەرامبەر بە ستەمکار بۆڵە دەکات بەڵام تا ئێستا ئەم تەبەقە لیبراڵە ئەم تەبەقە قبول نەکرا ئەم تەبەقە ئازادی خوازە لە کۆمەلگای ئێمەشدا دروست نەبووە کە پێی وابێ لە ئەنجامی ململانێ و منافەسەیە دەگا بە سیستەمێکی حکومڕانی تەندروست. تۆ وەڵامی ئەوە پرسیارەکەم بیتەوە بەس بە کورتی بابچمەوە لای کاک بەکرەوەی کەوت کاک بەکری جێڕایە بۆ ئینشقاقەکەی ساڵی 1963 و 64 یعنی وتی بەشێک لەمە کە بەرهەم هاتووەتەوە پەیوەستە بەو کللتور و بەریەکەوت و ململانێ و یەکتر قبول ناکردنەوەیە من هەر لەم ڕۆژانەشە شتێکم بینی وازان وەزیری داراییە باسدەوە کە لە کوردستان ئەڵێ بەشێکی زۆری بۆ مەسلەی پارە و مەسلەی موچە و باش نەبوونی ژیانی خەڵک پەیوەندی بە سیراعی نێوان ئەم دوو هێزەوە هەیە یعنی ئەمەوێ بچمەوە بۆ لای ئەوەی کە کاک بەکر باسی کرد خۆگە تۆ تێبینیت کرد بێ کللتوری ئێمە وایە یەکێک لە فەیلسوفەکان باس ئەوە دەکات دەڵێ زۆر جار هێزێک دێ ئەسالیب شێواز دەرس وانە لە دوژمنەکەی وەردەگری ئەگە تۆ تێبینن کرد بێ شۆڕشی ئەمە زۆر جار ئەگە بەرامبەر بە ئیستیبدادێک شەڕی کرد بێ بەڵام بۆ دوان ئەگەر دوژمنەکەی لە ناو بردی بێ ستایلی ئیستیبدادەکەی گواستۆتەوە خۆی ئەوە بۆ شۆڕشی کورد ڕاستە یعنی ئەمە ینی شۆڕشی کوردی کە شەڕی کردو بەرامبەر بە ئیستیبداد بەڵام 2000 بۆ خۆی بۆتە بە مستەبید یعنی بۆتە ستەمکار شۆڕشی کردو بەرامبەر بە داگیرکاری بەڵام بۆ خۆی بۆتە چەوسێنەرێکی گەورە بۆ لە بەروی لە ناخی تاکەکانی ئەمەدا هەیە پێی وایە ینی لە ناخی تاکەکانی ئەمەوەیە کە شۆڕش لە دشی عەدالەت زۆرێکە لە دروشم بەڵام هەمان شێوە سیراع لەسەرەوەی کە ستەمکاری بەرامبەرەکە لابەری تۆ ستەمکاریەکی تری جێگرەوە دروست بکەیەوە کە بە قیادەی خۆت بێ بە قیادەی ستایلەکەی خۆت بێ. سپاس کاک بەکر ئەکرێ هێزێک خۆی بۆ خۆی قوربانی بێ قوربانی دەستی ستەم بێت بەڵام دوجار ئەچێتە ناو دەسەڵاتی سیاسیەوە و هێزی بەدەسە پارەی بەدەسە چەکداری بەدەسە بۆ خۆی ئەزمموی ستەم دیدەی کردووە دوجار دیسانەوە خۆی مۆدلەکە بەرهەم بێنێتەوە بێ بەستەمکار بە تایبەتی لەوانەیە ئێمە وەکو کورد کە سەیری ناو مێژووی کوردەکەی مێژووی سیاسی کورد هەر چەساوە بۆ نکولی نەتەوەی چەسانەوەی نەتەوەی یعنی زۆر شتی ڕوبەڕوو کراوەتەوە و ڕوبەڕووی جینۆسایدیش بۆتەوە بەڵام دوجار بۆ خۆی ئەمە دوجارە بێ بە هێزێک و دەسەڵات وەرەگرێ ئایا ئەمە بۆ خۆی ڕێگەیەکی مەشروعە باسەوە نەکەین لە باز لە ئەخلاقیەتی ئیشەکە نەکەین لەسەر چ بنەمایکی ئەخلاقی شتەدا مزراوە بەڵام واقعی حاڵواڵە کە جەنابی مەوسە کەمەران هەندێک نمونەیە نایە بەڵام ئێمە دوورتر بڕۆین شۆڕشی فەرەنسا شۆڕش کرا بۆ سێ دوورشم برایەتی و ئازادی و دادپەروەری باشە بۆ سێ دوورشمی الإخاء المساواة العدالة وزن سێش دوورشمە 1970 باشە ئەم شۆڕشەکە کرا دوایی سێ جەلادی لێ پێیا بوو سێ جەلادەکەشەوە ڕۆبسپیر و دانتۆن و چۆوانە یەکتر هەموویان یەکتریان قسە بردم بە قسە یەکتریان ئیعدام کرد و یەکتریان کوشت دوایی نظام گەڕای بۆ حکومی مەلەکی ئەم وێنانە لە محیط دەوروبەری ئەمە شابەرداوامە ئەوە حاڵەتێک کە هەیە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا بەفعلی ئەو کەسی کە شۆڕشەکە بەوە ناکات کە دژی زۆرمە داوانە خۆی بە مەزلوم زان لەسەرتەیە بەڵام دوایی خۆشی بێتە نمونەیەکی تری ئەو قەهر و ئیستیبدادی کە هەیە وا دەزانم ئێمە تەفاهمکردنی ئێمە ئەوانی کە پێیان پێوەندەوتە ژێردەست تەفاهمکردنی ئێمە بۆ ئەو دەسەڵات و سوڵتەی کە هەیە ئەبێت لەو ڕوانگەیەوە سری دەسەڵات و سوڵتە بکەین کە شتی بڕگە ئەساسیەکانی ئەخلاقیاتی مرۆڤایەتی ون ئەوکو عەدالەت وەکو ئازادی وەکو دابشکردنی سامان بە شێوازێکی ئەوە بەوەکو سەقامگیرکردن وەکو ئەمن وەکو چی شتانە بەڵام کاتێک کە تۆ وەکو ممارسەی حیزبی سێریە مۆزوعەکەی وەکو ئەو سێرێکی کە تۆ شایستەتری لەو موقعابی پێویستە ڕەخەمی انتخابیەکەی تۆ لەو گەورەتر بێ پێویستە تۆ لە پێشتر بێ عەلەمەکانی تۆ لە ژمارە عەلەمەکانی ئەو زیاتر بن بەو ڕای من تۆ شتی شوێنی ئەوە وەرەوەکو ئەو دەرەچی ملەتی ئێمە ئێستا حالیەن لەنا ئەو سەرعاژی سەرعاکەش زیاتر سەرعەیەکە ممارسەی حیزبی دروستی کردووە هەستکردن بە حەزی عەدالەت هەستکردن بە حەزی ئازادی هەستکردن بە حەزی سەقامگیربوون و ژیانێکی ئازاد ژیانێکی سەقامگیر ئەوەی دروست نەکردووە ئەگەر وێنەکە بێنی وێنەکە لەناو وەسەتێکی کۆمەڵایەتی ئەم نمونەی تەطبیقی سەیری ژیانی خەڵکە مەسەر لەناو فەیسبووکە قسەی فرە بڵێ بەکر حەمەستیر و کامەران بابانزادە دوو پیاوی ئەم پیاوێکی باشە ئەوشان پیاوێکی خراپە دوور لە هەردووکمان باشە بڕۆ لە سەیری فەیسبووکە بزانە خەڵک لەسەر منوکە کامەران چیاڵێ تۆ هیچ شتێک کرد نەوتوە ناخی ئەو خەڵکە
هەندێکی جنێو بە منەیە هەندێکی جنێو بە کامەران هەندێکی جنێو هەردووکوانەیە هەندێکیشی بەسوسەنا هەردووکواناکە طبعا ئەو سوسەنای ئێمەکەوە دیارە ئێمەی خۆش بەس ئەوەی کە نامان ناسیێمە جنێومان هەیەتێ ئەم وێنەیە گەورەکە بیکە بە سیاسی بیکە بە فۆرمێکی حیزبی بیکە فۆرمێکی جەماعی ئەم وێنەی گەورەکە چی لە دەرەچێت وێنێکی هەڵاوساوی هەڵتۆقیوی دۆمەڵاوی خوێناوی زۆر جەرگبڕ و ناخۆش دەرەچێت ئێستا وای لێ هاتووە تۆ ناتوانین لە فەیسبووکە مائیدەیەک سفرۆخوانێکی ئارام دروست بکەی یا بیبینی کە قسەی لەگەڵ خەڵکا بکەی ئەو سڵتەی کە دروستە بێت لە هەناوی خەڵکەوە دروستە بێت خۆوە ناو ئەو کۆمەلگای ئێمە دروستە بێت بۆیە من ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵاس ئاساسیە بۆ ئەوەی کە تەوە بتوانی لەناو هەرێمی کوردستانە بە فعلی بەدیلێکی ڕاستەقینە دروستکەی بۆ دەسەڵاتی سیاسی کە تۆ قڕەخنت لێ هەیە کە بێت لە ڕووی ئەخلاقی لەو گەورەتربی لەو بەرزتربی وێنەکانت لەو جوانتر بن لە ممارسەی ژیانی خۆتە لەو جوانتربی نمونەی چۆنە تۆ زیاتری کەرەوە چکە لەوانەیە چەمکی ئەخلاقی زیاتر پێ بەهاوە هەیە بەڵام من هەرمیش ئەوەش لە بەڕێزی پرسم یعنی تۆ کەسێکی قانونی ئاگاد لە یاسا و بڕگەکانی یاسا هەیە ئاگاد لە بەشێکی زۆری ئەو مەجالە فکریانە هەیە کە لە ناو دەق و تێکستە یاسایەکانەوە بەرهەماتووە باش زۆر جارەوتێ یاسا بۆ نەجڵەوی خەڵکەکە و سەرکێشی کۆمەلگا ئەکات و خەڵکی سەرکێش بۆ خۆی ئەخاتە ناو قاڵبی خۆیەوە لە بەشی پێشا باست لەوە کرد کە مەرج نییە کە یاسا هەم یاسا لە بەرامبەری ئیستیبدادا ئەبێت چکە زۆر لە ڕێی یاسا و ئیستیبداد بەرهەم دێ ئەی باشەوە چییە سنووردانێ بۆ ئیستیبداد و من پێم وایە بیستم خاڵە بڵێم لە ڕاستی یاسا ئاخر شتەکە سوڵتان مەفروض وایە زایکە بەسەر خەڵکیە مەفروض وایە کۆمەڵشتی تر دیکە هەیە سوڵتان بۆ نمونە تۆ لە مۆزوعی تەوزیعی سامانە مەسەلەی نەهێشتنی هەژاریە مەسەلەی یەکسانکردنی ئینسانەکانە مەسەلەی ستەڕی فرەسی عەمەل بۆ خەڵک مەسەلەی دروستکردنی سەقامگیریی کۆمەڵایەتی مەسەلەی ئەمن مەسەلەی چی نان مەسەلەی بژێوی مەسەلەی ژینگە شتانی کە ئێستا شتە ئەساسی و جونگە ئەساسیەکانی ژیانی ئینسانی ئەمڕۆن تۆ لەناو مەسەڵسەتی حیزبێکی دیاری کراوە بۆ نمونە حیزبەکەی من ومنافیسی ئەم دوو حیزبەیەکە دەرێ حیزبەکەی تۆ ومنافیسی ئەم دوو حیزبەیە لەناو وەسەتی ئەم دەستە جەماعی کە تۆ دروست کردووە توانیوێتی لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی حسن و قوبحەوە لە ڕووی جوانی و ناشرینیەوە مەفاهیمە جوانەکان زەق بکاتەوە ممارەسەی کە لەناو خۆیان وەشتە ناشرینەکان فڕێباتە دەرەوە چەند نتوانی بێتی ئەمە بکە ئەوەندە ئەبێتە بەدیل ئەوەندە ئەبێتە شوێنگرەوەیکی ڕاستەقینەی ئەو جا تۆ قسەکە هەر ئەوە نییە مەسەڵەن بڕی سەرکوسی دەسەڵات بەهێز بڕی بە بڕای من هەموو شتەکە هێز نییە هێز دەوانەیە بکاتە لە هێزێکی جەماوەری گەورەیە بە تۆ نەوعی ئینسانەکان زۆر لە مارکسیزمەکە کامەرانیش لەوانەیە ئەو قاعدەی بینی بێت دقیقینێکوانێ قانونێکوانێ قانون تحول من الكم إلى الكيف يعني قانونێک کە تیایدا دەڵێت تۆ شۆڕش دروست کە کە شۆڕش دروست کرد جوتیاری تێکەوە فەوزایی تێکەوە چی تێکەوە سوڵتەی ڕوخێنی ئەم سوڵتە لەخیرا وعی دروستە بێ لەم فەوزەویانەوە کە کۆمەڵ خەڵکی وەشای دروستە بێ سوڵتەیەکی ئەخلاقی دروستە بێ بە بڕای من ئەمە جۆرێکە لە فەوزا دروستنی فەوزا بەڵام ئەم قانونە ئەگەر لە وەسەتێکی سەقامگیر هێمن ئارام پەروەردەکردنە نظامێکی ئاوا دروستکەی بتوانی وێنە جوانەکان گەورەکەی وێنە ناشرینەکان بچووکەیتەوە ئەو وەسەتە کۆمەڵایەتی ئیتر ناتوانێت تەقبولی ئەو بکات سوڵتەیەکی ئیستیزادی تیا دروست بێ ناتوانێت تێ قبول نابێت لە ڕاستیە بۆچی هەندێک وەسەت عفو کاک عەرەب بۆچی هەندێک وەسەت زۆر بە ئاسانی کاتۆرت قبولەکە بەڵام هەندێک وەسەت قبولی ناکات بە بڕای من لەبەرەوەی ئەو وەسەتە لە ڕووی مەفاهیمەکانی ئەخلاق و ڕوانینی بۆ شتە جوانەکان پێشکەوتوترە لەو کۆمەڵگای تر کە شتانی تێدا نیە ئەمە ئەسڵی مەوزوعەکە دەبێت ئیش لەسەر ئەم بەشە بکەین ئێمە ڕاستە سواس مامۆستا کامەران کاک بەکر باسی چەمکی ئەخلاقی کرد بەشێکی زۆری بەڵام بەواتایەکی فراوانتر لەناو دەسەڵاتی سیاسیەوە بۆ جڵەوگیری لە ستەمکاری و ئیستیبدادی نازانم تۆ تاقیبێکتە بوو لە سەقسەکە من جارەکەی تر جملەیەکی کردو ئەم جارش دووبارەی کردەوە مۆسوعی ئەوەی کە یاسا بەتەنە ناتوانێت عەدالەت جێبەجێ بکەوە یاسا ناتوانێت شەقامگیر باگری بێت و ئەخلاق و قیەمی قانونی لەگەڵدانە بێ بۆیە مۆزوعی قیەم مۆزوعی ئەخلاق دەبێت هاوشانی ئەو دروشمە بێت کە بۆی باز لێوە دەکرێت ئەمە بۆ حرەکاتە شۆڕشیاڕەکانیش ڕاستە دەنەخۆگە تۆ تێبینێت کرد بێ حرەکەی ئینقاز و عەمەلی دەزایری بەرامبەر بە ئیستیبدادی فەڕەنسی وەستایەوە بەڵام بۆ دوایانیش دەبینن ئێستاش بۆ تەفریقە و نمونەی ئیستیبداد و ستەمکاری ئەوانە بوون کە کاتی خۆی شۆڕشیان لە دژی ستەمکاری کردووە زەمال عەبدولناسوور و ئەنوەر سەعدات و حوسنی مبارەک شۆڕشیان لە دژی ستەمکاری بابرین نظامی مەلەکی لە قۆناغی خۆیان دەکەڵم دۆخە ستەمکار بوو ڕژێمە بە دواییەکانی عێراق خوارسی کە شۆڕشی کرد و دژم ستەمکاری پێشخۆی کردی ئێمە لە ڕاپەڕین بەرامبەر بە ستەمکاری شۆڕشمان کرد خۆی گرفتەکە لەوەیدایە دەبێت تۆ لە هەر جوڵەیەکە بەرامبەر بە ستەمکاری دەیکەی دەتەوێ لە دوای ئەو ستەمکاریە لە ئەوە بگوازیەوە بۆ خۆت لە هۆزەکەی ئەوە بیگوازیەوە بۆ هۆزەکەی خۆت ئەو مقەویمەتانەی ئەو خۆی پێریستەمکاری کردوتەوێت تۆ هەمان پێداویستی بگوازیەوە بۆ خۆت یان بە فیعلی ئەخلاقی لابرنی ستەمکاریت هەیە ئەخلاقی عەدالەتت هەیە ئەمە پێویستی بە تەبەقەیەکی لیبراڵە من ئەگەری بێت و بەم شێوازە قسە یان تەبەقەیەکی ئازادی خواست با من نمونەیەک بێنمەوە باوەڕتان بێ حەزرەتی ئەبوبەکر
ڕزای خۆی لێبێ سەحابە ڕۆڵی گەورەی هەم بینی بوو لەوەی کە سیستەمێکی شوڕەوی دروست کرا لە سەردەمی چوار خەلیفەی ئیسلامی کە دوور بوو لە ئیستیبداد ئەگەر تبینی مەک چەندان نەسمانەیە کە خەلیفە لە خوتبەیە ڕوبەڕووی بوونەتەوە ڕەخنەیان لێگرتووە لە دوایوی ئێمە ئەگەر بێت و خواردبی ڕاست دەکەینەوە بەشێکی بریتە لەو پەروەردە ئازادی خوازەی کە لە سەردەمی پێغەمبەری خوایە فێر واتە ئەبوبەکر سدیق چەندە نەیویستۆ مستەبید بێ هێندەش کۆمەڵگا سەحابیە لیبراڵەکە نەهێشتۆ ئیستبداد لەدایک بێ ئەگەداری ئەو مۆزوعی بین کاتێککە ئیستبداد دەگەڕێتەوە بە فەرمانڕەوایەتی ئیسلامی ئیستبداد لە مەکە و مەدینەوە ناگەڕێتەوە ئیستبداد لە وڵاتی شامەوە دەگەڕێتەوە کە جیلێکی لیبراڵی لێ نییە جیلێکی لێ هاوسنووری ئیمپراتۆرەتی بێزەنتیە کە حەزی لە مەلیک و لە سەڵات و ئیستبداد بووە و حەزی کردو مەلیک لە سڵاتی بێسنووری هەبووی ئەمە لە وڵاتی ئێمەش ڕاستە ئێمە لە ساڵی 1990 ڕاستە شۆڕشمان لە دژی ئیستبداد کرد بەڵام هێوان شێواش ئەم تەبەقەی کە بێتە بەقەی لیبراڵ کە ئیستبداد قبول نەکا و دژی ئیستبداد بوەستێتەوە هێوان ماندوو کرا لە بەرامبەردا تەبەقەی ئیستبداد وردە پێداویستیەکانی ستەمکاری خۆی پتە کرد تەبەقە لیبراڵەکەی ماندوو کرد ئێمە سەر لە قۆناغێکی لیبراڵی ماندوو داینە سەر لەوانەیە گە بڵێم وەکو ئێرانێ ئێران ڕژێمی شا بەخۆی و بە بابیشی شاو بابرین شای باوجیشی بە درێژایی هەتاوەکو هەفتاونۆ گەلی ئێرانیان وا لێ کرد بەڵام لە قۆناغیدا تەقیەوە هەموو پێداویستیەکانی هەموو ڕەکیزەکانی ستەمکاری شانەی توانی بەرامبەر بە شۆڕژێکی باشە کامەرا من ئەمەی تۆ باسیەکەی دیسانەوە مەسەلە ئەخلاقیەکە بە سمۆک و بەشێ لە فەیلسوفەکان بازە تەربیەتی تاکەکەن یعنی بە بڕوای تۆمە بۆ خۆی پەیوەندی بە پەروەردەوە نییە تەنانە ئەرستۆ و ئەفلاتون و جۆن لۆک و هەموو ئەوانش کە کاتێ باس ئەکەن بازە تەربیەتی تاکەکەن باسی خێزان ئەکەن یعنی بۆ خۆی خێزان قوارەی خێزان کە یەکەم قوارەی تر دوای ئەوە قوارەی کۆمەڵگا دێت و دوای قوارەی دەوڵەتداری دێ یعنی یەکەم یەکەی کۆمەڵایەتی خێزانە بە بڕوای تۆ بۆ خۆی ئەمە هین نییە بۆ خۆی ئەمە پەیوەندی نییە بۆ مەسەلە ئەخلاقی و کاک بەکر باسی کرد و تۆش تەواوکاریت بۆ کرد تۆ گە تبینیت کرد وێرەنەوە ڕەفیقەکانی خۆماندا ڕۆژانە لەناو واقعی کۆمەڵگەی خۆماندا هەندێک حالەتی ئەخلاقی هەیە تۆ قبولی ناکەی بەرامبەر بە بەرپرسان هەندێک ماستاو هەیە تۆ نایکەی هەندێک استیفادە هەیە تۆ ناتەوێ بۆ چکە هەست پێ دەکەی ئەگەر بێت و ئەخلاقیاتت قیەمەت قبولی کە کەواتە هێوا شێوار تۆ قسمت بە ستەمکاری دەکەی وەستەمکارێک لە خۆت زیاتر دەکەی بە باڵەدەست بەسەر خۆتەوە بۆیە زۆر زار ئەو ئیمتیاز و دەستکەوتانت ناوێ ئەخلاقت ڕێگار نادا بەڵام دەتە ناتەوێت خزمەت بە یان بە شێوەیەک لە شێوەکان دان بنەی بە ستەمکاری ئەمن تەسەوڕ دەکەم ئەمەی کە زەکە مامۆستابەکریش باسی کرد لە ناخەوە ئەگەر بێت و ئەو مرۆڤانەی کە شۆڕش دەکەن ئەو مرۆڤانەی کە شۆڕش دژ ستەمکاری دەکەن چەندە پێویستیان بە ئەخلاقیاتی دژ بە ستەمکاری هەیە لە ناخی خۆیاندا ڕەفزی کەنەوە کە هاتن بوون بەدیل هێندەش ئەو کۆمەڵگایە بە بەردەوامی پێویستی بە ئەخلاقیاتێکی دژە ستەمکاری هەیە بۆ لەبەر ئەوەی باگەداری ئەوە بین لەبەرچی لەبەر ئەوەی ئەگەر بێت و تۆ گەلێکت نەبێت ستەمکاری قبولکە وەکو عەبدوڕەحمان کەواکبی دەڵێ بە تەکید ستەمکاری لەو کۆمەڵگا دەجێی نابێتەوە بۆیە ئەخلاقیات بۆ بەرپرس چەندە گرینگە کە ستەمکار نەبێ ئەخلاقی ڕەفزکردنەوەی ستەمکاری و قیەم و ڕەفزکردنەوەی سکرتاریش هێندەوە کودەڵەن لە بەرامبەر بە ڕەعیە و خەڵک پێویستە ماوەسا کامەران کاک بە کشتێکی گرنگی باس کرد سۆسیۆلۆژی عێراقی کەنعان مەکیە باس دەوەیە کە ئاڵێ ئەوەی ستەمکاری و سەرکێشی سەدام حوسەینی دروستکرد بێ دەنگی عێراقیەکان و کەواتە بە شێوەیەکی ترەوەی ماوەسا کامەران وتی من سیاغەیەکەمەوە کەواتە بەشێکی تری ستەمکاری بێدەنگی هەڵێ بژێرێ زۆر جاریش خۆت ئەزانی کە خەڵک بازە دۆخی کوردستانەکە و بازە مەسلەی موچە و ژیانی خەڵک و نەبوونی ئازادی و شەوتن و گرتنی ڕۆژنامە نووسان و کوشتنی نادیار و کۆمەڵەشت ئەکرێت قسە لەسەرەوە کرێ چەمچێکەکەی زۆر بکە یعنی ئەڵەن خەڵک خەتای خۆیەتی خۆی بێدەنگە ئایا بۆ خۆی بە دیوەکەی تریا ئەم تعبیرە ڕاستە بڵێن ستەمکاری بۆ خۆی بەرهەمێنەوە خۆی کەنعان مەکیە شێڵەت یعنی ئەو قسەیە تا ئەندازێکی زۆر مەسەر کەنعان مەکیە خۆی چەکە لەو کەسانی کە بێدەنگ بووە خۆی چەکە لە بێدەنگەکان بەڵام کتێبێکی بەرەم ئەو کاتێک ئازاری دروستشانی دروستکە و زاکیرەکەشی کە دروست کرد هەر دوایە دروستی کردی ئەوەی چەکە لەو کەسانی کە مستەفید بوو لەو سڵتەیە لە کاتی خۆیان باسی نەکەین شەخص بێنین بەڵام ئەسلی فکرەکە مەسە بۆ منەوە ئەگەر سلێمانی هەولێر هەڵبژێرین خەرکی سلێمانی لەگەڵ خەرکی هەولێرە خۆ مۆزۆکەوە نیە خەرکی سلێمانی خەرکی هەولێر ئازاترە یا لەو جوامێرتر بێ یا لەو چیتر بێ خەرکی کوردستان هەموو وەکو یەکوان بەڵام بە بڕای من سڵتە لە هەولێرە سڵتەیەکە زیاتر دەست و مەچەشتوندا لەسەر خەڵک ناتوانێت قسە بکە تۆیەکی ئازاد لە سلێمانیە بڕیتە هەولێر وەکو هەولێریەک تەعامولەکەی هەولێریەک بێتە سلێمانی هەرکو سلێمانێک مامەرەکە لێرە چونکە نەوعی سڵتەکە دەورە بینێ تۆ لەسەر کلمەیەک بگیرەی لەسەر ڕەخنەیەک بگیرەی ناتوانانی قسە بکەی ئاسان نییە ئێمە واقعی بین باشە
یعنی بێدەنگی دیکتاتۆر دروست ناکات دیکتاتۆر خەڵک بێدەنگکە ئەمە ئەستی مۆزوعەکەیە بەڵام من باز لە گۆڕانی ئەو مۆزوعەکەم ئەو کۆمەڵگایش بۆ هاوسەنگکردنەوەی سەر و خاڵ بەفعلی تۆ دەبێت ئێستا مادەم هامیشە یازە پرۆژێکی ئازادی بۆ تۆ هەیە بۆ جمهوری سیاسی قانونی ئەحزابت هەیە ئەتوانی ئیسفادە لە هامیشە ئازادیەکە بکەیت ڕاستە لە هەولێر کەمە بەڵام هەیە شتێک هەیە ینی تۆ دەبێت بجوڵی جوڵانەکەش بێت جوڵانێکی نوعی بێ یعنی حیزبی سیاسی معارض نابێت لە حیزبی سوڵتە بچێ لە هەرس و کەوتیە لە فۆرمی داخلی خۆیە لە ممارەساتی داخلی خۆیە لە شێوازی تەڕحکردنی مۆزوعەکانیە لە عیلاقاتی سەرەوە بخوار ئێستا سەری حیزبێکی سیاسی دیاریکراو ناڵێم بەڵام ئێستا حیزبێکی معارض وێنی لە هەرێمی کوردستانە یەک پرسیاری زۆر سادە و ساکاری بە ئەخلاقیان حیزبێکی معارض لەگەڵ حیزبێکی دەسەڵات مەبەستی لە پیادەکردنە کارگێڕی و ئیداریەکەی ناوخۆشی تعاملەکە لەگەڵ ئەزازیەکان تعاملەکە حیزبەکانی معارضە بۆ منایسە حیزبی دەسەڵات باسی ژیانی خەڵک ناکە باشە باشی نییە خەڵک معاشی هەیە معاشی نێوانە ئەو بەرپرسیارەتی یەکەم لە ڕووی ئەخلاقی لەسەر شانی ئەوە لە ڕووی قانونی لەسەر شانی ئەو بۆ چکە ئەو خاوەنی خەڵکە مەفروض وایە خەمی بژەوی خەڵکی بخوا خەمی استقلالی خەڵکی بخوا ئەو شتانە ئەو قسانەکان هەمویان هەڵوێستیانەیە بەیان نامەیانەیە بەیاننامەکانی بۆ خۆی ئەم حیزبە من وا دەزانم کە کارم بە وەزعەکە بەیاننامە هەست ناکەی بە ئەندازەی ئەگەر حدثێک ڕوویە لە هەرێمی کوردستانە تۆ بە بەیاننامێک علاجەکەی کە نەتوانیش بەیاننامە عەزەفی الئیمانە بەیاننامە ئەو شتێک کە تۆ تایەتی لەسەری گوناهبارەکانیان لە خزمەتی خەڵکایە بەڵام ئەو بەشەی ناکارم ئەو بەشەی کە گرنگە خەڵک دروستەکە لە ڕاستی میدیانیە پەروەردەی سیاسی و پەروەردەی کۆمەڵایەتی خەڵکە کە حیز دەبێ ممارەسەی وشە بکە تەوەجوهاتی سیاسی ئەبێ ممارەسەی جۆرێک لە خەڵک بکە جۆرێک خەڵک پەروەردە بکە کە ڕقی قبول نەبێ زەبری قبول نەبێ ئینسان مرۆڤێکی ڕاستەقینە بێ خزمەتی خەڵک بکە خۆنەویست بێ گیانفیدا بێ دەبێشانە بژی لەناو کۆمەڵگایە بە دوای هەڵپۆی سامان و سەڵات و ڕخنەگرتنەوە نەبێ خۆی بکە بە پاڵەوانە خەڵکا بشتی ناشرین فۆرمەکانی خەڵک ناشرین کە خۆی بکە بە شتێکی جوان بە بڕای من ئەحزابی معارضە بۆ ئەوەی بتوانن ئەمڕۆ دنیایەکی جوانتر دروستکەن دەبێت بەفعلی ناو داخلی خۆیان دنیاکی جوانتر دروستکەن خەڵک چاویان لێ بکە خەڵک شتە بینێ وێ نابینێ قسانەی تۆ من ڕاکێشێ بۆ ئەوە کە یعنی هەڵەی بەشێکی زۆری ئیستیبداد و ستەمکاری ئەوە سیستەم و سوڵتە و دەسەڵات و شت نییە ئەوە پەیوەندی بۆ خۆی بە خودی خەڵکەکە خۆشیەوە کە پێشتریش باس من نظامێکی عامە ئیستیبداد نظامێکی عامە بەڵام دابەشەوێ بەشی هەر زۆری دابەشەوێ بۆ سوڵتە بەڵام بەشەکەی ختی خەڵکیش بەشی خۆیان هەیە پشی خۆیان هەیە لەوە ئێمە گەبگەڕێنەوە بۆ سەفرۆدەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی کەیفما تولوا يعني كيفما تولوا يولى عليكم باسك باسي اما يعني تو نوعيتي تو شلون بيه لانه نوعيتي تو مش عندو سبب سيريكا ارامي منتي مسلطي سياسي برين بو جوري باريزركان بو جوري دكتوركان بو جوري مهندسكان بو جوري ملاكان من بو جوري ماموساكان من بو جوري كريكاركان من بو جوري او جوري كومالياتي كنا وسط معيشكا بزان او جوري كومالياتي كهي شلون بيركاتو بزانە موضوعی پارە موضوعی سوڵتە موضوعی نزیکبوونەوە موضوعی ماستاوکردن موضوعی بزان لە ڕووی قیمی ئەخلاقیەوە باسی دین مەکە دین موضوعی ئەساسی لە ئێمە سەبوونەمە دین شکۆ شتانان فێرەکە بەڵام دین کۆمەڵە قیمی هێناوە ئینسانێکی نامتەدەینی ژیمانی پێیەتی کەسێکی مەشروقۆر بێنی باوەڕی بە پیوایەکی چین ڕازگۆ جوانتر ئینسانی ناڕازگۆ ئێمە هەمومان هاوبەشین لەوەدا بە باش و بە خراپمانەوە بە چاک دیندار و بێ دینمانەوە ناڵم دیندارەکان باش ئەوی خراپ تەقسیمەکەم وان نییە مەبەست پێوە نییە بەبەست پێی جۆرەکانە هەموو جۆرەکانمان محاسین و جوانەکان من پێ باشە خراپەکان من پێ بەخراپ ئەو ممارەسەی کە ئەکرێت لە ژیانی ئێمەدا بەفعلی بەو شێوازە ڕوا بە تایبەتی بۆیە ڕۆکەمە حیزب چونکە حیزب پێکهاتێکی گەورەترە ئیمکاناتی مادی لەبەرسایە ڕاگەاندنی لەبەرسایە کادری جوانی هەیە سەرکردایەتی هەیە پرۆگرامێکی هەیە پیادەیەکە لەسەر ئەم ئاستا ئەوەی کە لە توانای حیزبایە بۆ چاکردنی کۆمەلگا زۆرتر و گەورەترە لەسەرەوەیکەوە لە توانای تۆ یا من یا کامەران ماوەسا کامەران بێگومان هەروەکو خۆی کە کەسێکی یاعی مامۆسای زانکۆ ڕۆشنبیرێکشە لە بواری سیاسیشە لە قیادەی سیاسی کۆمەڵی دادگەریایە مامۆسا کامەران ئەم قەزەیە بۆچی مەسلەی ئیستیبداد یا ستەمکاریە ئەوەی کە پێوترێ بە جۆرێ لە جۆرەکان لە ناخی ئینسانە حەزیەکەیە ئەم حەزەیە عنی پەیوەندی بەرز و نزمی هەیە لە کەسێکی دەسەڵاتدار بۆ دەرەوەی دەسەڵات بۆ کەسێکی بێران ینی حەزەکە بۆ خۆی وجودی هەیە ئەمە بۆچی بنا بڕابێت خۆی بە تەکید یانێک حەز هەیە خۆی گەورەش وەسفی ئینسانەکان دەکات بەوەی ظەلومە جەهولە حوبی سوڵتی هەیە ئەگە حوبی زەعامەی هەیە
یعنی کۆمەڵێک مۆسەفات هەیە بەڵام تۆ هەمیشە نسووسی باش ئەخلاقیەتی باش لە شەڕدایە لەگەڵ ئەم جۆرە سیفەتە خراپانەی کە لە ئینساندایە بۆ هەمومان ڕۆژانە بە مەیلمان دەڕۆ بۆ کۆمەڵێک حەزکە لەوانەیە حەزەکە لە ڕووی ئەخلاق و لە ڕووی قیەمەوە زۆر تەعاڕوزکە لەگەڵ ئینسانی بوون و مرۆڤ بوون و دینە و ئەخلاقیەتەکەمانەوە بەڵام تۆ چۆن دەتوانی مستەیتەر بێ بەسەر ئەم بابەتەوە لە هەرێمی کوردستاندا ئەمەی کە زەنەی مامۆستا ئاماژەی بۆ کردن پێم وایە لە قەیرانێکی گەورەدا دەژین قەیرانە گەورەکە چییە؟ یعنی مەوزوعی ئیستیبداد و مامەڵە لەگەڵ ئیستیبدادا ئەوەی کە بفعلی ئەخلاقیاتی کۆمەلگایە چۆن ئیستیبداد ڕەفزکاتەوە وەسوڵدە چۆن دەیەوێ پایەکانی ئیستیبداد بەهێزکاتەوە و لەو نێوەندەشدا ئەحزابی معارەزە ڕۆڵیان چییە کەمە خاڵێکی گرنگە بە حەقەت پێم خۆشە باسی لێوە بکەم لە هەرێمی کوردستان ئەگەر تێبینیمان کە دەبێتە هەموو مؤسساتەکان بە شێوەیەک لە شێوەکان لە خزمەتی ئیستیبداددا پەرلەمان لە خزمەتی ئیستیبداددایە معارەزە ئەم ستایلی یعنی چۆن ئینسان زۆر زەرەگە دەرمانێک دەخۆ مەناعی لەگەر پیا دەکا خەریکە وای لێ هاتووە ئەم دەسەڵاتە لەگەڵ ڕەخنەگرتندا ڕاهاتووە ئەگەر تۆ تێبینیت کە ڕەخنەگرتن بە زۆرێک لە تەفریق و خاڵی بوونەوەی بەرامبەرەکەی منیشی خۆمەکەم بەتەکید یعنی وای لێ هاتووە ئێستا مستەبیدەکان لە ئێرە و لە هەولێرێ پێکەوەندە ڕەخنە لە یەکتر دەگرن وای لێ هاتووە ڕەخنەگرتنی دەرەوەیوان خەریکە بایەخی نەمێنێ ئەگەر تێبینیمان کردن ئەمەش دووبارە خزمەتکردنێکی ترە بە ستەمکاری بۆی لە هەرێمی کوردستاندا خەریکە ئەم تەبەقە لیبراڵە ئەم تەبەقە ڕەفزکەرەوەی ئیستیبداد خەریکە سەری لێ بشەوێ من ئەوەی کە هەولێر باسی لێوە کرد یەکێک لە خوێندەوار ڕۆژبیرەکانی هەولێر قسەیەکی زۆر جوانی کردوتی مەوزوعەکە ئەوە نییە کە هەولێر ئیستیبداد و ستەمکاری ڕەفز ناکرد ڕەفزی دەکا بەڵام سروشتی هەولێر ئەوایە پێویستی بە ڕێبەرە پێویستی بە ڕێنیشاندەرە ئەحزابی معارەزە لە هەولێردا لە ڕێبەرایەتیردنی خەڵک بۆ بەرامبەر بە ئیستیبداد لەو ڕێبەرایەتی خایبن بۆیە ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەزمەیەک ترمانەیەویش ئەوەیە ئەمنی گەرانەی کە بۆ ڕەفزکردنەوەی ستەمکاری لە هەرێمی کوردستاندا هەیە بێ ڕێبەرە بێ پێشەوایە بێ پێشەنگە بۆ چکو ئەحزابی معارەزە پیان وایە ئەمەندەی کە دەیکەن بەسە لە کاتێکدا ئێمە معارەزەی حزبی بەعز بووین و ئەم ئەحزابە کوردیانە معارەزەی حزبی بەعز بوون ئەگەر تبینیت کرد بە سزنەکان پڕی لە سزنی سیاسی بوو بە بەردەوامی بە دەرزەن ئیعدامات هەبوو خۆ لە هەرێمی کوردستان ئەگەر تۆ تبینیت کردبێ معارەزە تاکە ئێستا تاقلۆق نەبێ کەسیان نەچۆرە دەسزنەوە کەمترین ئازار و سزا هەیە مۆزوعەکە نەکە ئەمانە ستەمکارن مۆزوعەکە ئەوەیە دەبێ ئازادی ڕەفزکردنەوەی ستەمکاری زۆرێک لە قوربانی تێدا بێ ئەم قوربانی ئێستا حالەتێک دروست بووە لە کۆمەڵگەی ئێمە دەبێت ئەوەیە تاک نایەوێ قوربانی بدا بەبێ ڕێبەرایەتیکردنی معارەزە بۆ دژایەتیکردنی ستەمکاری ئامادەی قوربانیدانی ئەمە ئینسان یعنی ئەمە ئەگەر قسەیەکی واقعیە تۆ حیزبە معارەزەکانی پێ ئەوە بکەی بخەیتە ژێر بەردەم بەرپرسیارەتی یاخود وەکو قسەی کەنعان مەکیە کە کاک بەکر زۆر لایەنگری نەبوو کە بۆ خۆی بێدەنگی عێراقیەکان ستەمکاری سەدامی بەرهەمێنە کامیانە یعنی تۆ بە بڕوای تۆ جەماوەر پێویستی بە پێشەوایەکەیە بە ڕێبەرێکەیە قوربانی بدا و لەسەر شەقامەکان بمێننەوە تاکو و داوای مافەڕاوەکانی خەڵکەکەن ئەوەیە گرفتەکە لەوە دانیە تۆ مەسوع ئێستا گەر سەدام حوسێنی سیرکە معارەزە بریتی بوو یان لە سزن بوو یان لە شاخ بوو یعنی معارەزەیەک نەبوو بە مەدەنی خەبات بکات لە دژی ئەو ستەمکاریکە لە دەسەڵاتدا بووە ئێمە کە ئێستا معارەزەیەکمان هەیە نە لە سزنە ولا لە دەرەوەی سوڵتەش بە جەریئانە پێشڕەوایەتی لە نیگەرانیەکان دەکات بۆ ئێستا وای لێ هاتووە بەشێک لە خەڵکە هێندەی وای لێ هاتووە هێندەی گلەی لە ستەمکاری ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هێندەش گلەی لە ڕێبەرایەتیکردنی ئەم بۆ ئێمە بەستەکەم لێردا لەوەدایە ئێمە دەبێ خوێندنەوەیەکی زۆر باش بۆ بکەین لە هەرێمی کوردستان ستەمکاری دەسەڵاتی ستەمکاری کە دەستی خستۆتە بینە قاقای کۆمەڵگاوە هەموو وەسیلەکانی ستەمکاری لە هێز تۆ زۆر گرنگە لە هێز لە ئابووری لە پەیوەندی نێودەوڵەتی هەمووی بەکارهێناوە بۆ خزمەتکردن بە ستەمکاری خۆی بەڵام دژە ستەمکاری نامونەزەمە دژە ستەمکاری بێ ڕێبەرە دژە ستەمکاری بێ قوربانی دەرە ئەمە مەوزوعەکە قوربانیدان ژەگە تۆ تێبینیت کردبێ کاتی خۆی ئەم حیزبە معارەزانە کە لە شاخ بوون سەرکردەکانیان قوربانی داوە ئەوانەی کە ئینتیمایان بۆ کردووە ئەوانش قوربانیان داوە ئێستا تاکشی ئێمە ناچێتە سەرجادەی ئەگەر بێت و حزبێکی معارەزە لە پێش ئەو نەچێتە سەرجادەی ئەمەیە گرفتەکە باشە ماوەسا کامەران سوپاس کاک بەکر ئەمەوێت لەوە ناوەڕۆکی وەڵامەکەی ماوەسا کامەرانەوە ئەوە لە جەناب و پرسم ئەمە تەکلیفی مالای وتاق نییە لەو هێزانە یعنی کە باسی قوربانی ئەکرێ خۆتان نەزانن دۆخی کوردستان بە شێوەیە کە یعنی نەتیجەکەی خوێن ڕشتنی تەیەکەوێ گرتنی تەیەکەوێ ناسەقامگیری تێکەوێ زۆر جار ئەگوترێ لەوانەیە ئێمە تەنانە جیۆپۆلیتیکی سیاسی کوردستانیش هەڵکەوتەکەی بەو شێوەیە کە
یعنی دەوڵەتە نەیارەکانی یا وڵاتە نەیارەکانی کوردراوسێن ڕێگە خۆشە بێت دزە ئەکا یعنی هەستەکەی زۆرجار قسە لەسەرەوە کرێڵێن پاساوێکەیە کە وەکو ئەمراسێ بەکارێنە ئیش پاراستنی سەقامگیری و ئاسایشی باشووری کوردستانە بە بڕای تۆ ئەم پاساوە مەشروعە کاگەران مەگەر ڕێگەم بی لە باسی یۆرە و ئێستاکە یاری ئۆشتانە لە ئارایە نمونەیەکرد بۆ بێنمە لەسەر شێوازی یاریکردن هەندێک یاریکەر هەن لە تۆپی پێیان تر یاریکەری قەشاش لەو یاریکەرانن کە ئەچنە ناو مشکیلەوە ئەوانی کە یاریکەر ئەچنە ناو خرەباڵخی مشکل و یاریکەری زۆر چاکن و زۆر جانفیدان و زۆر زەحمەت کێشن بەڵام زۆرترین ئیسابیان بەرەکەوێت جاری ساڵ دوورەکەونەوە لە یاریکردن معارەزە نابێ قەشاش بێ بە بڕای بن جیاوازیەکەم لەگەڵ کاک جەنابی کابران ئەوەیە کە مەرج نییە معارەزە قوربانی بە قوربانی کوشتن و خوێن بە معارەزە دەتوانێت بڕاتە پێشەوە 100 هەنگاو پێشەوەی کە قوربانیش با 100 هەنگاو چوو بێتە پێشەوە پێچوونە پێشەوەی نەوعی باز دەچۆرە پێشی نەوعیەکە یعنی تو پرۆگرام بەرنامەجەکە لەناو قواری خۆتە کاک بەکرد خوا ببوورە ینی چۆن بێ بۆ میکانیزم معارەزە لە کوردستان چی نەکرد هەتا بە تایبەتی با من ڕێکناوی بێنم لە ڕابردووە بزوتنەوەی گۆڕان بۆ منە چی نەکرد بەم دەسەڵاتە کە ئێستا خۆی نەتیجەکەشی وا ئەبینین یعنی چی نەکرد بە تایبەتی هێزەکانی جوایی چوونە سەر جیاوازەکەی من لەگدانەوەکەی ئەمە جیاوازەکەیت بە بڕای من جینەودان بە دەسەڵات ناکات دەسەڵات جوانترەکە جینەودان بەدەسەڵات یعنی ئەوەی هەبوو لە ڕابردووە پرۆسەیەکی لەسەر بەشێکی جینەوە بوو بەڵێ بەشێکی جینەوە بەشێکی ناشرین کردووە حیزبی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان وتوی ئەو شەرەفەمان بەسە کە ئێمە سوڵتەیەمان ڕسوا کردووە ئەمە بەرنامج نییە کاکە ئارامجان ئەمە ئەگە بە پێوەری ئەخلاقی پێوی نابێ حیزبی معارض بەم شێوازە تەعامل لەگەڵ سوڵتایە بکە ئەبێت تۆ نەشتەرێک بەدەستەوە بێ نەشتەرێکی ئەخلاقی جوانت بەدەستەوە بێ پیاوانەسازی ئەمی شە بکەی بەڵام بەدیلیشی بیتێ جوانێکی بیتێ بۆ نمونە ئێمە مەسەڵەن حیزبێکی ئیسلامین دوو سێ حیزبی ئیسلامی سەرکیمان لە هەرێمی کوردستان هەیە با نیزامی زەکات لە هەرێمی کوردستانەوە لێ بکەین ئەم سێ حیزب سەرکیە هەموو خەڵک چاوی لێ بکا بۆ نێشتنی پرۆسی هەژاری لە هەرێمی کوردستانە بۆی کە بزانێت بفعلی زۆڵمی اجتماعی سۆر نامێنێ با هەر هەموو دەوڵەمەندەکانمان هەمومان بەشێک لە سامانەکانی خۆمان بەخشین بە هەژارەکان بۆی وێنەیەک لە وێنەی تەکافولیش کۆمەڵایەتی لە ناو هەرێمی کوردستان دروستکەین خەڵک بڵێ ئەوە نمونەی ڕاستەقینەی ژیانە با ئێمە نمونەی پێویستی بە وەعی وشیاریەیە قسەکە ئەمە کاتی ئەوەیە بەڵام بەڕاستی ئەمە دوورە لە بەعزێ اعتیباراتی تر لەوانێت تۆ پێویست بە خوێندان نەبێ ئێستا لە هەرێمی کوردستانە کە کامرانی شادی بۆ شتێکی جوانە کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا معارەزەشمان هەیە جنێویش بە سوڵتە ئێن بەڵام کەسی شتی نابێ هیچ سەرۆکی معارەزی ناگیرێ تۆ هەرچی بڵێ بە سوڵتە ناگرن هەرچی پێ بڵێ نایگرن بەس لەوانەیە مەلایەک لە خوارەوە بگرن لەوانەیە کادریی وەسەتی لە خوارەوە بگرن بەڵام بەقەتعی سەرکردەکانی سەرەوە ناگرن لەبەری کەوا بفعلی ئەوە وەکو طبیعەتی ئیسفەنجیان هەیە هەموو شتەکان ئەقۆزنەوە وەرێگرن بە بڕای من ئەبێت تۆ لە شوێنێکی کەوت لەم سوڵتەیە بی لە شوێنێکی کەوت دنیایەکی کە دروستکەی کە خۆت بۆ خۆت فعلا بەدیلێکی ڕاستەقینی ئەخلاقی کۆمەڵایەتی سیاسی ئەوری بی بۆ نمونە نظامێکی بانقی بێن لە وڵاتەدایی بنێن با چوار بانقی ئیسلامی تیاوێ تعاملێکی زۆر جوانی دارایی لەگەڵ خەڵکی بکە خەڵک استیقراز بۆ بانق بکە لەو بانقە پارە وەرگرێ بۆی کاو پرۆژێکی بۆ بەرهێنا بێنن نەوەکو خەڵک بکات و ماڵ و مڵکی خەڵکی داگیر بکە وەسەتی ئێمە پڕ بکرێ لە ئینسانی باش لە خەڵکی باش ئەمەش بە پەروەردە ئەکرێ بە بڕای من نوعێکی معارضی جوان دروستەکەی بەرامبەر بۆ سوڵتەیە بەڵام لە پاڵە توی ئەعلامێکت هەیە لە پاڵێ تۆ سوڵتەیەکت هەیە لە پاڵێ زەقێکت هەیە زەختێکی جەماوەریت هەیە ئەو شتە دروستەکەی وێنە پیشانەی ئێستا ئەوەی کە هەیە وێنەی جنێوە کەواتە ئەوەی کە ئێوە باسیەکەن یعنی ستەمکاری مەرج نییە هەر باروت و هێز و ئاگر و فیشک ستەمکاری بۆ خۆی هێزێکی نەرمتری بەڕای من ئێستا سوڵتە لە هەرێمی کوردستانە سوڵتێکی خوێناوی نییە بەڵام سوڵتەیەکە نوعێکە لە ئیستیبداد کە جۆرێک لە ئیستیبداد زمانی ئەوە بەفعلی ڕاتش زمانی ئەوە بەڵام ئیستیبدادێکە بە لۆکە ئەتکوژێ بە هەنگوین ئەتکوژێ بە شیرینی ئەتکوژێ بە خەنجەر ناتکوژێ بە شێوازێک ئەتکوژێ تۆ مەمنون بی کە ئاوا ئەتکوژێ تۆ مەمنون بی ئەوە ئەتکوژێ کۆشک و تەلارێکی زۆر گەورت بۆ بەرزەکاتەوە بەڵام زۆربەی مجتەمەعی کوردستانی لە خوار خەتخەتی هەژاریەوەژی دەرفەتی ئیشکردنی نییە بینایەکە بۆ بەرزەکاتەوە 15 قاتە بەڵام لە تەنیشتەوە 1000 بینایتە ئاوی بۆ نەچوو ئەمە ئیستیبدادێکی ناعیمە نظامێکی طبقاتی زۆر خەتەرناکە بەفعلی بەو ئاراستێک کە سیستمی کۆمەڵایەتی سیاسی ئێمە لە داهاتوە بێتەوە لەو سیستمی کە طبقەیەکی زۆر دەوڵەمەندی تێدا بێت لەگەڵ طبقەیەکی زۆر فەقیر وسط نەمێنێت ئەوش خەتەرێکی گەورەیە من وابزان ماوەی بەرنامەکەشم زۆری نەماوە مامۆستا کامەران شتێکت هەبوو لەسەر ئەوەی ئەو شێوازی ئیستیبدادە جیاوازە جگەلەوەی لە هێز و توانای عسکەری و ئەمنی و ئەوانە ینی هێزێکی تریشەیە کەواتە بە پێی ئەوەی ئێوە باسیەکەن
چ لەلایەن خەڵکەوە بێ و لەلایەن معارەزەی و لەلایەن دەسەڵاتەوە بێ کەواتە هێزێکی تری نەرم هەیە ستەمێکی لەسەرخۆ وەکو کاک بەکرێتی مەرجێکی لەسەرخۆ بەرامێنێتەوە ستەمەگە تێبین کردەوە مەسەن لە پەنجایەکان و شەستەکان تورکیاش بۆ خۆناغی تێپەڕیەوە بڵێن زۆر ئەم خۆناغە لە هەندێک لە میسرش ئەو هاتوویش ئەوەیە مەوسوعی لە بابرین ئەوەی پێدەوترێ چۆن بتوانی کۆمەلگا باشکەی بەوەی کە لە ئاخیری تەسیر بکاتە سەر باشی لە سوڵتەیە. ئێمە لە هەرێمی کوردستاندا چوار یاریگەمان هەیە کە ململانەی تێدا دەکرێت لە بینی دەسەڵات و لە بینی معارەزە و لە بینی خەڵکە ئەمە گرنگە. یەکیان بریتیە کە پێمان وایە هەڵبژاردن و دەنگ و خەڵک و مرۆڤەکانە چۆن مرۆڤەکان وارە دەکەی لە بەرەی دەسەڵات و ئیستیبداد دوور دەکەونە بەرەی مرۆڤەکانەوە. ئەمە یاریەکە لە بینی ئێمە و دەسەڵات دەدەیکەین ڕۆژێ زۆر خەڵک وشارکەینەوە کە لە بەرەی ئیستیبداد و ئیستیبدادکاران دوورکەوێتەوە و تەییدی مستەبەد و تەییدی ستەملێکراوان بکە و بەشداری بکە لەم شۆڕشەیە. ئەوە پێی دەوترێ شۆڕشێک کە لەناو خودی حرەکە میلیە جەماوەریەکەدایە. ئەمە یاریەکە. سێ یاری تر هەیە دەسەڵات لە بینی خۆیاندا ململانە دەکەن بەڵام هێزە معارەزەکان تێیدا غایبن حرەکەش سەوریەکە تێیدا غایب. ئەوش چۆنە؟ هێز ئەو هێزەی کە پێی دەوێت هێزی چەکدار بە موسەساتی جیاوازەوە دەبینی لە بن دەستی دەسەڵاتە ڕۆژانە پایەکەی ئیستیبداد و ستەمکاری خۆی پێپتە دەکا بەڵام تۆ لە دەرەوەی ئەم هێزەی لە دەرەوەی با بڵێن ئەم یاریەی ئەم یاریە لە بینی خۆیاندا دەیکەن بەڵام تۆ غایبی لەم یاریەدا کە ڕۆژانە خۆی پرچەک دەکا خۆی منەظەم دەکا خۆی بۆ پارێزگاریکردنی خۆی بەهێز دەکا. ئەمە گرنگە. بوارێکترێک کە بینم بواری ئابووری یان ئێستاوای لاتۆکو با بڵێن ئەوەی کەواکەبی دەڵێ ئێستاوای لاتۆ ئابووری بەشێکی پێکهێنەری گرنگی بتەوکردنی پایەکانی ئیستیبدادە دەبینین بەرامبەر بە ئەحزابی معارەزە و ئەحزابی ئیسلامی ئێمە خەریکەوای لاتۆ ببینە بە تەبەقە هەژارەکەی ناو کۆمەڵگای کوردیان ئێستاوای لاتۆ ئیسلامیەکان و معارەزەکان بوونەتە بەرامبەر بەم هەموو بینا گەورە و بەرامبەر بەم هەموو کۆمپیانە ئێمە لە تەبەقە هەژارەکەین لە تەبەقە دەوڵەمەندەکان نین. ئەمە گرفتێشتر بریتێ لە ئەو هێزە نێودەوڵەتیە دەست ئەو هێزە نێودەوڵەتی ئاگام لێتە ئەو هێزە نێودەوڵەتی کاتی خۆی گە تێبینیت کردبێ لە ئێرانە لە ستەمکاری شا شۆڕش کرا بە سەرۆکایەتی مستەدەقی خۆ مستەدەق سەرکەوت شا ڕۆی بەڵام زارێکی کە پشتیوانی نێودەوڵەتەکە شای هێنایەوە ئێران و مستەدەق و حرەکەی شۆڕژێرەکە لە سێدارە درا. ئەگەر تۆ تێبینیت کردبێ ئێستا دەسەڵاتی ستەمکار لە هەرێمی کوردستاندا پشتیوانی نێودەوڵەتی و ئیقلیمیەکەش بەکاردێنێ بۆ تەوزیفی ئیستیبداد. ئەمەی کە من دەیڵێم بە دیوێ ئاخر قسەمە ئیستیبداد لە کوردستاندا پلانی هەیە بۆ قوڵکردنەوەی ئیستیبداد بەڵام لە دەرەوەی ئیستیبداد ناوەندێک نییە بۆ قیادەکردن و دیڕاستەکردن و پلاندانان بۆ سنووردانان بۆ ئیستیبداد. گرفتەکەی ئێمە لەوەیدایە واتە ئیستیبداد منەظەمە بۆ ئیستیبدادی خۆی بەڵام حرەکەی شۆڕژێڕی و معارەزە و ئۆپۆسیۆن بوونی خۆمان لەگەڵ ئەوەدا کە کەرەستەیەکی گەورەی جەماوەری لە بەردەمدایە بەڵام مەرکەزێکی ئیدارەدانی پێ نییە بۆ بەرەنگاربوونەوەی ئیستیبداد. بۆیە ئێمە ئێستا لە قۆناغێک داین بیتر چاوەڕێی تەقینەوەی بکەین یان چاوەڕێیەکی معارەزەی خۆمان بکەین چۆن بەڕێبەرایەتی معارەزەی خەڵک بکەین نیگەرانەکانی خەڵکین بەو پلانەی کە ئیستیبداد دەستی داوە کامەران بە یەک دێر ئایندەیەم ئیستیبدادە بەرەو کوێ ڕۆ. پێم وایە ئەندی ئیستیبدادە دەبێ بۆ 2000 ئەوەی کە پێی دەوترێ شەقامی نیگەران و زوڵم لێکراو خۆی ڕێکخا و ئەم بەرەیە بێتە دوو بەرەی بەرامبەر بە یەک وەستاوێ. ئێستاوای لێتۆ لە کوردستاندا ئیستیبدادی هەولێر و سلێمانی بەرامبەر یەک ڕاوەستاونەتەوە خەریکە وردە وای لەو نێوەندەیدا ئەوەی کە پێی دەوترێت دژە ئیستیبداد خەریکە ون بێ لە ناو ساحەکەیدا. بەڵێ کاک بەکر پێم خۆشێنی و خولەکیش بم بە جەنابەوە بۆ ئایندەی ئەم ئیستیبدادە لە باشووری کوردستان بەرەو کوێ ڕۆ. بە بڕای من لەگەن ئەو هەلو مەرجوو هاوکێشەی کە ئێستا هەیە وەکو ئێستاکە بێ بە بڕای من قوڵترە بێتەوە بە قایمترە بێت زادی ئەوان ئێمەش دوورتر ئەکەوینەوە لەوەی کا بە ئامانجەکانی خۆمان بکەین کە ئەوش خارجی خراپە و ناومێد نیم بەڵام ئەوە واقعە. سوپاس بۆ بەکر حەمەستیق نووسەر سوپاس بۆ مامۆستا کامەران بابانزادە توێژەر لە مێژووی سیاسی سوپاسانەکەم لە بەشی دووەمیەکەم ئامادەبوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ بەر لەوەی ماڵاوێتان لێ بکەم دەمەوێت لێرەوە سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نووری حکمەتلقی سلێمانی بکەم بۆ ڕەخساندنی ئەم شوێنە بۆمان کە توانیمان ئەم گفتوگۆ معریفیتیا ئەنجام دەین تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.